بکەن. ئێمە ئێستا پرۆسەکە بەداخەوە بە شێوەیەشی سست ئەڕوا بڕێەوە ئەویش بەهۆی ئەوەی کە ژمارەی هاتنی هاوڵاتیان بۆ بنکەکانی ئێمە بە پێی پێویست نین و ئێمە داوا لە هەموو هاوڵاتیانەکەین بە جۆش و خڕۆشەوە بڕۆن ئەویش وەکو زمانێک بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە داهاتوە ئەنجام درێت. تۆ هەموو شتەکانت تێکدا ئەم جۆرە شتانەش ڕۆیەوە نییە. بەهەرحاڵ زۆر سوپاس. سەوتەکەی ئەمان نایە دەی بەهەرحاڵ. بەهەرحاڵ بۆ ئێمە داواکەین لە هەموو خەڵک کە بە جۆش و خڕۆشەوە بەشداری ئەم پرۆسەی تۆماری بایۆمتریە بکەن. لە هەما کاتە ئەمەوە ڕای بگەێنم کە ئێمە داوای هاوکاری لە فەرمانگەکانی حکومەتی هەرێمی کوردستانەکەین، چکە پلانێک دانراوە بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی هەرێمیش کە حکومەتی هەرێمی کوردستان بەخوا دیارە ئەمڕۆ بەختمان نییە لەبەرەوەڵێ بار کۆتایی پێبینین باشترە. دیارە ئەمانە شەڕیانە لەسەر ناونیشانی مایکەکە. خوا هاوارم مانگی ڕەمەزانە مانگێکی پیرۆزە ئێمە میلەتیشین لە ناکۆچین لە بینی خۆمانە هێشتا لە مەرحەلەی شەڕە مایکەین. مایکی هەمووتان دیارە گەرەتانەیە بۆتانە خوێنمەوە. بەهەرحاڵ